خەو بینین بە دوو پشکەوە بە تایبەتی بۆ ئافرەتان و بۆ گەنجان و بۆ هاوسەران و بۆ هەموو چین و توێژەکان بە ئیزنی خوای گەورە باسی دەکەین کە مانە و لێکدانەوەکەی چۆنە. خەو بینین بە دوو پشکەوە بە تایبەت بۆ ئافرەتان چەند هێمایەکی هەیە. یەکەم هێمای دوژمنێکی نزیکە کە بە ظاهیر خۆی بە دۆست و کەسێکی نزیک نیشان دەدات، بەڵام ڕەنگە شتێکی خراپی لە دڵدا بێ بەرامبرت یاخود لە ئەساسدا ئەو کەسە دوژمن بێت. لەو حاڵەتەدا بە تایبەتی ئافرەتان دەبێت زیاتر لە کەسانی خراپکار لە خۆیان وەریابن. دووەم، بینینی دوو پشک لە خەودا بۆ ئافرەتان هێمای کەسێکی حەسوود و خراپکارە کە زمانی بە خراپ دەگێڕە بەرامبرت، واتە بە خراپە یاخود حەسوودیت پێدەبات یان بە خراپە باست دەکات. بە تایبەتی لە ناوچینی ئافرەتاندا حورمەتم بۆ چاکەکانیان هەیە، زۆرێکیان زۆر باسی یەکتر دەکەن و جاری وا هەیە غەیبەت و هەروەها بوختان و قسە و قسەڵۆک بە دوای یەکتردا دەکەن. بینینی دوو پشک زۆرجار هێمای ئەوەیە کەسانێک هەن لە بەرامبەرتدا زمانیان باش نییە بەرامبەرت لە خۆت وریابە، ئەگەر تۆش کەم و کڕیەکت هەیە زیاتر بگەڕێەوە بۆ لای خوای گەورە و واز لە هەر کەم و کڕیەک بێنەکە هەتە. سێمیان، بینینی دوو پشک بۆ ئافرەت هێمای قەلەقیە و هەروەها هێمای دوودڵیەکە کە لە ژیانیدا هەیەی ئەو کەسە. لەو حاڵەتەشدا ئینسان پێویستە زیاتر بە خۆی دابچێتەوە و ژیانی خۆی باشتر و چاکتر ڕێکخات. بینینی دوو پشک بۆ کەسی گەنج چ پیاو بێت و چ ئافرەت بێت دەلالەتی ئەوەیە کەسێکی خراپ لە ژیانیدا هەیە، ڕەنگە نەزەرێکی خراپی هەبێت. بە تایبەتی بۆ کچان ئەگەر دوو پشک لە خەودا ببینن نیشانەی ئەوەیە و هێمای ئەوەیە کەسانێکی گەنجی کوڕی خراپکار نەزەرێکی خراپیان بەرامبەرت هەیە. تۆش لەو کاتەدا لەو کەسانە کە وەکو مار و دوو پشک و گر و گوان بەرامبەرت زیاتر لە خۆت وریابە بۆ ئەوەی ژیانە دوێران نەکەن، یاخود هێمای هاوڕێیەکی خراپەکە حەسوودیت پێدەبات یاخود نێتێکی خراپی بەرامبەرت هەیە. کوشتنی دوو پشک بۆ کوڕکچی گەنج هەڵبەت شتێکی زۆر باشە، دەلالەتی سەرکەوتنە لە ژیانیاندا و دەلالەتی کۆتایی هاتنە بە عەلاقە و پەیوەندیەک کە لەگەڵ کەسێکی خراپدا هەیبووە، چ کوڕ بێت و چ کچ بێت، ئەگەر ببینێ لە خەویدا دوو پشک دەکوژێت لە شتێکی خراپ و پەیوەندیەکی خراپ و کەسێکی خراپ بە ئیزنی خوای گەورە ڕزگاری دەبێت. بینینی دوو پشک بۆ هاوسەران بۆ پیا و بۆ ئافرەت زۆر جار هێمای کێشە و مەشاکیلێکی عائیلی و خێزانیە یاخود زەختێکی نەفسیە کە لە سەریان هەیە و لە دەرونیاندا هەیە کاتێک کە خەو بە دوو پشکەوە دەبینن. زۆر جاریش هێمای ئەوەیە کەسانێک دەیانەوێت تەدەخل لە ژیانی ئەو ژن و پیاوەدا بکەن کاتێک کە خەو بە دوو پشکەوە دەبینن. بە تایبەتی ئەگەر هاوسەران ببینن ماڵیان پڕ دەبێت لە دوو پشک یاخود زۆر دێنە ماڵیان دوو پشک یاخود وازیان لێنایەنن، لەو کاتەدا دەبێت زیاتر بە خۆیان دابستنەوە و زیاتر لە خۆیان وریابن، کەسانێکی خراپ تەدەخل لە ژیانیاندا نەکەن و نەتوانن زەرەر و زیانیان لێ بدەن. هەڵبەت کوشتنی دوو پشکیش بۆ ئەوانیش زۆر شتێکی باشە و هێمای ڕزگاربوونە لە کەسانی خراپکار و حەسوود و لە هەر کێشە و گرفتێکیش کە لە ژیانی ئەو هاوسەرانەدا هەیە. بینینی دوو پشک بۆ ئافرەتی حامیلە زۆر جار هێمای قەلەقی و دوودڵیە لە حەملەکەی کە هەیەی ئەو جۆرە خەوە دەبینێت. زۆر جاریش هێمای کەسێکی حەسوود و چاوپیسە، ڕەنگە حەسادەتی بەرامبەر بە حەملەکەی هەبێت یاخود بەرامبەر بە خۆی هەبێت. هەڵبەت کوشتنی دوو پشکیش بۆ ئافرەتی حامیلە شتێکی زۆر باشە، ڕزگاربوونە لە کەسانی خراپ و حەسوود و چاوپیس و ئاماژەیەکیشە بۆ ئەوەی بە ئیزنی خوای گەورە بە ئاسانی منداڵەکەی لەدایک دەبێت. هەڵبەت پێوەدانی دوو پشک لە خەوێدا بۆ هەر کەسێک واتە بۆ هەموو جۆرە کەسێک پیاو بێ ئافرەت بێ گەنج بێت و نیشانەی ئەوەیە کەسانێکی خراپکار نەزەرێکی خراپیان بەرامبەرت هەیە و دەیانەوێت زەرەر و زیانت لێ بدەن. بە تایبەتی دوو پشکی ڕەش زۆر خراپە، دەلالەتی کەسانی حەسوود و چاوپیسە و بە هەموو جۆرەکان دوو پشک لە خەودا پێت وە بدات نیشانەی کەسانێکی حەسوود و چاوپیس و خراپکارە کە نەزەرێکی خراپیان بەرامبەرت هەیە. تۆش لەو حاڵەتەدا زیاتر لە کەسانی زیان بەخش و کەسانی حەسوود و چاوپیس و لە شەیطان لە خۆت وەریابە. کوشتنی دوو پشک بۆ هەموو جۆرە کەسێک بۆ پیا و بۆ ئافرەت شتێکی زۆر باشە، هێمای ڕزگاربوونە لە کێشە و مەشاکیلی ژیان و هێمای کۆتایی هاتنی مەشاکیل و خەم و خەفەتە
و هێمای ڕزگاربوونە لە دەست کەسانێکی ساحیر و حەسوود و چاو پیس و هەروەها ژیانی بەرەوبەرە و باشتر دەڕوات بە ئیزنی خوای پەروەردگار ئەو کەسە ڕزگاری دەبێت لە زۆر شتی زیان بەخش و ژیانی بەرە و باشتر دەڕوات بە ئیزنی خوای پەروەردگار. بە هەر شێوازێک خەوت بینی مەترسە، چونکە خەو بۆ ئەوەیە ئاگادار دەکرێەوە لە شتێک کە لە خۆت وریابی یاخود مژدەیەکە بۆ ئەوەی کە پێی دڵخۆش بێ. خەو بۆ ئەوە نییە کە بترسی و قەلق بێ و نائومێد بێ، بەڵکو بۆ ئەوەیە زۆر جار ئاگادار دەکرێەوە چاکەیەکە لەلایەن خوای پەروەردگارەوە لە ڕێی خەوەوە جاری وایە ئاگادار دەکرێەوە لە کەسێکی خراپ، لە کەسێکی حەسوود، لە کەسێکی چاوپێز و هەروەها لە شەیطان لە کەم و کوڕیەکانت ئاگادار دەکرێەوە. زۆر کەس بەهۆی بینینی خەوێکەوە جاری وایە تەوبەی کردووە و گەڕاوەتەوە بەلای خوای پەروەردگار، زۆر کەسیش بەهۆی خەوەکەوە زۆر دڵخۆش بووە و ژیانی گۆڕاوە. کەواتە بە هەر جۆرێک خەوت بینی نائومێد مەبە و هەموو شتێکیش حکمتێکی تێدا هەیە، بەڵام ڕەنگە ئێمە وەکو پێویست لەی حاڵی نەبین، نائومێد مەبە و پشت بە خوای پەروەردگار ببەستە و ڕوو لە خوای پەروەردگار بکە. هەر کێشە و کەم و کڕیەکەت هەبێت هەوڵدە لە ژیانتدا چارەسەری بکە، بە ئیزنی خوای پەروەردگار پارێزراو دەبێ لە هەموو خراپەیەک و لە ئینسانی حەسوود و لە ئینسانی چاوپیس لە بیریشت نەچێت. کاتێک کە خەوتی پێش ئەوەی کە بخەوی زیکر و دوعاکانی پێش خەوتن لەبیر مەکە، بە ئیزنی خوای پەروەردگار لە خەوی ناخۆش پارێزراو دەبێت. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوهو.